کاب خەڵک ئەگەر پێمان بڵێ چۆن توانیتان ئەو کەسە دەژیرکردنەوە چ شتێک هاوکاری ئەو بۆ دەژیرکردنی ئەو کەس؟ بەڵێ زۆر سپاس. دوای ئەو ڕووداوە دوای کۆکردنەوەی زانیاریەکان لە پۆلیس و کۆکردنەوەی زانیاری لەلایەن ئاسایشی هەولێرەوە کە بەسپاسەوە زانیاریەکان گەیشتە دەستمان، هەر دوای گەشتی زانیاریەکان ئێمە مەفرەزەیەکمان تەشکیل کرد. دوای کەمتر لە 3 کاتژمێر لە گەشتی زانیاریەکان تواندرا ئەو کەسە دەستگیر بکرێت. دوای دەستگیرکردنی دانی باتاوانەکەی ناو و دەتوانن خۆشتان ڕاستەخۆ قسە لەگەر ئەو کەسە بکەن کە بکوژی ئەو کەسەیە و ژمارەی تەکسێکەشی کە پێشتر کە وەرمانگرت بوو تەنها چە ژمارەیەکی جیاواز بوو. ئێستا دەرکەوت کە ئەو تەکسیە ئەوە شوفێرەکەیتی و خۆشی تاوانبارە بە کوشتنی ئەو هاوڵاتیە. زۆر باشە. وارەستا ئەمە خۆمان قسە لەگەڵ ئەو کەسە دەکەین کە دەژیرکراوە ئەگەر برابێ تێرە. پێم بڵێ بۆچی ئەنێ و کارەت ئەنجامداوە لەسەر چی بوو؟ ئەوە ساری 1994 ئەو وەختی کە یەکێتی لە هەولێرێ حکومی دەکرد. بابی من 50,000 دیناری ئەسلی سویسری لەمارێ بردە دەرێ بچی تایە بکڕی. پارەکەیان لە کۆرانێ لێستان. ئەمیش لەمارێ دانیش پارم دامنووسە بووم لەگە هاتو هاواری باگاتم. گوتم ها چیەوە؟ برایەکەم لەگەری بوو، گوتی وەڵڵا 50,000ەکەیان لێستانی. چێ لێستانی کو بوو؟ گوتیان وەڵڵی بەرازیلێکی سپی بوو. بەرازیلێکی سپی. وەڵا تاقیبم کرد بگەڕێ زانیم ئەو غەریبە ئەو سارە لەدەست غەریبیە. غەریب لە هەولێرێ دەگەڕێ بەس پارەی لە عالەمێ دەستینی. باشە خۆیە دەی بگەڕێ فکرم لێ کردەوە تاقیبم کرد. چەند جارێتکەوە پارەیان لە عالەمێ دەستان، چەند جار قسەم لەگە کرد لە من دەکشاوە. هەر دەمویست بزانم قسەی لێ وەگرم لە من دەکشاوە. ئەو شتە لە درم ما زانیم ئەوە کە ئەو پارەیە ئەوە لەگەرە پارەی لە بامستانیە. ئەم نیشدۆنی لە لەنگەی دیتم بەڕاستی کە دیتم چاوم تاریک بوو. کە دیتم یەکسەر کوشتم. زۆر بە جوانیش لێمدا کوشتم، زۆر ئەمنیشم و بێم لە توشم دەگیرێم ناگیرێم ئەوکم دەبم زۆر احتیادیە. ئەمە تۆرێ بابی خۆم کردەوە و زۆر بە احتیاجیشە. ئەو عەقدە لە درم بوو دەرمینا دەمزانی ئەوە حتا زۆر باشە گەیشت. زۆر باشە. بەڵێ بۆ هەردیارە هەروەکو بەڕێوەبەری پۆلیسی هەولێر باس هەروەکو تاوانبارەکەش باسی کرد لەسەر کێشەیەکی کۆن بۆ وەرەکو ینی کورگوتنی کۆنەقین بۆ ئێستا هەستاوە بە ئەنجامدانی ئەو کارە. بەڵێ ئاراست